بە مانگە دوو مانگە سیارە پێش سیارەتون کرد. ئەم ڕێگایە هەریەک لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین بێکەوە دەبەستێتەوە، بەڵام بەهۆی خراپی ڕێگاکەوە ڕۆژانە دەیان ئۆتۆمبیل پەکیان دەکەوێت، شۆفێرانیش بە ڕێگای مەرگ ناوی دەبن. ڕێگایەکە بەس ڕێگانە ڕێگای مەرگە قەناعەتە بێ ئەوە شەش مانگ نابێت لای کانیمارانە مقیر کردەوە وەک خۆی لایەتەوە یەک ڕێ بە کەڵک نایە، بەس ئەو ڕێژ ئەو پەڕی 3-4 کیلۆمەتر ئەو ڕێ هەیە ماوەک پێش تەقیر کراوەتەوە، بەس ڕێگان نییە. خەڵک زۆر تیادەچێت کورە تا چاڵی تیادا ئێستا خەری وەرداعمیش بووین بەخۆی بۆتە ڕێگای مەرگ دەدەگەی لەبەر تڕێلەکانیش بەهۆی تڕێلانەوە زۆر بێکەڵکە هیچ ئیسفادەی نییە. تۆزێک تێک دەچێت تاسەیەشی تێدەکەوێت ئەو تاسەیە پینە دەکەن و هیچ ئیسفادەی نییە، 2 ڕۆژ 3 ڕۆژی پێ دەچێت وای لێ دێتەوە. بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگەوبانی ڕاپەڕین بە کورسات نیوزی ڕاگەیاند، هەرچەندە ڕێگاکان زۆر خراپن، بەڵام لە هەوڵدان بۆ چاکردن و نۆژەنکردنەوەی بەشێکی زۆری ڕێگاکانی سنووری ڕاپەڕین. بە شێوەیەکی گشتی ڕێگاکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین زۆربیان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە و پێویستیان بۆی هەیە کە دووسایت بکرێن و یەک لەو ڕێگایانە ڕێگای نێوان ڕانیە دووکان کە ڕێگایەکی زۆر سەرەکیە و هاتوویەکی زۆری بەسەرەوەیە، پێویستێکی زۆری بە نۆژەنکردنەوە بە فراوانکردن و دووسایتکردن هەیە. لە ئێستادا ئێمە وەکو بەڕێبەراتی چاکردن و پاراستنی ڕێگەوبانی ڕاپەڕین دەستمان کردو بە نۆژەنکردنەوەی ڕێگاکە لە گرجانەوە تا قەمتەران و دوای ئەو کاتەش لەگەڵ لە دوای نەورۆزەوە لەگەڵ ئەوەی کەش و هەوا لەبار بێ بۆ کاری قرتاو ئێمە بودجەی تایبەتمان بۆ دابین کردووە. هەموو ڕێگاکە لە گرجانەوە هەتا قەمتەران بە شێوەیەکی بەپانی ڕێگاکە هەمووی قیرتاو دەکەین و ئەو گرفتێکی ئێستا هەیە نامێنێت. ساڵانە زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگاکانی دەرەوەی شار تۆمار دەکرێن بە شێوەیەک تەنها لە ماوەی 2 مانگی ڕابردوودا 29 ڕووداوی هاتوچۆ لە سنووری دارەی ڕاپەڕین تۆمار کراوە و 47 هاوڵاتی بەهۆیەوە بوونەتە قوربانی کە لەو ژمارەیە 8 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. شۆفێرانیش هۆکاری زۆری ڕووداوەکانی هاتوچۆ بۆ خراپی ڕێگاکانی دەرەوەی شارەکان دەجێڕنەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.